بەڕێزان سڵاوتان لێبێت، ئێوارەتان باش، خۆشحاڵ و واسوودەم کە ئەمڕۆژ بۆ جارێکی دیکە هاتمەوە خزمەتتان. تەوەری ئەمڕۆی بەرنامەکەشمان تایبەتمەندە بە دۆخی سیاسی عێراق و هاوکات ئەوەی کە زیاتر مەبەسمانە فۆکس بخینە سەری کاریگەریەتی لەسەر دۆخی ئابووری. دیارە سیاست وەک پایەیەک لە پایەکانی حکومڕانی دەوڵەتداری بێگومان لە هەموو وڵاتێک لە هەموو دەوڵەتێک و لە دنیای مۆدێرنیشدا کاریگەری هەیە لەسەر کۆی جم و جۆڵەکان، ئیدی کەرتی پەروەردە بێت، دادگا بێت، کشت و کاڵ بێت و هەر ممارەسەیەکی بازرگانی و هەتا دواتر هەمووی بێگومان کارلێکی هەیە و پەیوەندیەکی پتە هەیە لە نێوانیاندا. ئەوەی کە لە عێراقا گوزارێ بە تایبەتی دیارە دۆزینەوەی نەوتە لە عێراق هەڵبەت نەوت لە عێراق مێژوێکی دوورودرێژی هەیە و بە تایبەتی تر لە دوای هاتنی ئینگلیز بۆ ئەم ناوچانە بە تایبەتی ناوچەی کەرکووک و هەروەها بیریشمان نەچێت بەسڕا و بە فعلی کاتێک کە نەوت دۆزرایە و هەنار دەکرا عێراق بووە دوانگەیەک بۆ منبەرێک بووە منتەڵەقێک بۆ ڕێگایەکی ترانزێت بۆ ئاڵگۆڕی بازرگانی و نەوت بۆ سەرچاوەیەکی گرنگ بۆ فاکتەرێک بۆی کە چی وڵاتانی ئیقلیمی و هاوکات چی وڵاتانی دەوروبەر چاویان لەسەر وڵاتێکی وەکو عێراق بێ. بە تایبەتی تر لە ماوەکانی ڕابردوو زۆر باس لە یاسای نەوت و غاز کرا، ئاخۆ پەسەند نەکردنی ئەم یاسایە ئەمە تا چەند لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغداد یاخود حکوومەتی ئیتیحادی کێشەی دروست کردووە و لە ماوەکانی ڕابردووش غاز لە دنیادا بووە کێشەیەکی جیهانی بە تایبەت لە دوای هەڵگیرسانی جەنگی نێوان رووسیا و ئوکرانیا و هەروەها هەندێک وڵات کاتێکە لە لیستی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی چوونە ژێر هێڵی سوورەوە، ئەمانە کاریگەری ڕاستەوخۆیە بوو لەسەر ئابووری ئەوروپاش. بەڵام لە عێراقا بە تایبەتیتر لە ماوەکانی ڕابردوو لە دوای هەڵکشان و داکشان لە بەهای دۆلار ئەمە کاریگەریەکی بێ لەسەر نرخی نەوت. هەرچەند نرخی نەوت دیارە بابەتێکی جیهانیە و ئەمە بابەتێکی یونیڤەرساڵە جیهانیە دەستنیشانەکرێ، بەڵام لە عێراق ئەمە تا چەند کاریگەریە بێ لەسەر دۆخ و ژیان و گوزەرانی هاوڵاتیان. بۆ مەبەستەیەمە لەگەڵ زۆر بەڕێز ڕێبوار محەممەد کە بەڕێزیان هەڵگری بڕوانامەی ماسترن لە گرێبەستی نەوت و غاز قسە و باسی زیاتر دەکەین سەبارەت بە نەوت و ڕۆڵی کۆمپانیا گەورەکانی نەوت، کۆمپانیا جیهانیەکان لە ئاڵوگۆڕی هاوکێشە سیاسەکان. ئەمانە و کۆمەڵی قسە و باسی زیاتر. بەڕێز ڕێبوار سڵاو دەبێت، خۆشحاڵین بە ئامادەبوونت. سەرەتا پێم خۆشە ئەگەر باس لە کورتەیەک لە مێژووی دۆزینەوەی نەوت بکەین لە عێراق و نەوت لە ماوەکانی ڕابردوودا توانیوێتی تا چەند بێتە سێکتەرێک یاخود فاکتەرێک و بێتە پێگەیەکی باش بۆ عێراق لە ڕووی ئاڵگۆڕی بازرگانی و پتەوکردنی ژێرخان و سەرخانی ئابووری. فەرموو. بەڵێ زۆر سواس بۆ بەڕێستان، بۆ سواس بۆ میوانداریتان، پیرۆزبایی بە ئێجدیبوونی کەناڵەکەتان لێ دەکەم. هیوادارم بەردەوام لە پێشکەوتن و سەرکەوتنابن. دیارە لە ساڵی 1970ەوە ئینگلیزەکان دوای ئەوەی کە جاسووسیا نوێردەی خۆیان دەنێرن بەنهێنی بۆ باشووری کوردستان و ویلایەتی مووسڵی ئەو کاتێ کە لە کاتی گەڕانەوەی با بڵێن نێردەکەیان دەڵێ لە شاری کەرکووک ئەوەندە غاز و نەوتیانەیە لەسەر خۆی یێتە دەرەوە. لێتر لەو ڕۆژەوە کە زیاتر لە 153 ساڵەکات تەماحی با بڵێن بەریتانیەکان لەسەر باشووری کوردستان و لەسەر خاکی کوردستان و لەسەر کەرکووک چاویان دەبڕنە ئەو نەوت و غازە و بەردەوام بەرنامە بۆ دانێن بێن بۆ ئەم ناوچە و بە تایبەتی لە ساڵی 1970 کە ئەڵمانەکان دەیانەوێت لەگەڵ عوسمانیەکانە ئەو هێڵی شەمەندەفەرەی کە لە بەرلینەوە بۆ بەغار ڕائکێشرێت لە کەرکووکا 20 کیلۆمەتری هەردوو دیوەکەی و گەڕان و پشکنین بۆ نەوت بکەن. ئینگلیزەکان بەمە ئەزانن و لە ژێرەوە دێنە ناوچەکە و دێنە لای پاشای جاف و دەڵێن ئێمە عوسمانی دەڕوخێن و کوردەکەین بە دەوڵەت. ئەویش دەڵێ من پیر بووم و توانام نەما بچن بۆ لای شێخ مەحموود نەمر. ئینگلیزەکان لە ساڵی 1940ەوە جەنگی جیهانی دەست پێکەن و لە 1970 عوسمانی ئەکەوێت وە لە 29 دەی 1970 جەنگە کۆتایە. بەڵام هێشتا کە ویلایەتی مووسڵ باشووری کوردستان بە تەواوی لەژێر دەستی نەکەوتە دەستی ئینگلیزەکان، دوای 3 ڕۆژ پەلاماری باشووری کوردستان دەن و دەیگرن. لە ساڵی 1970ەوە دەمەوێت بە کورتی بە بۆی زۆر کات نەگرم، لە 1970 تا 1925 ئینگلیزەکان چاوەڕێ ئەوەکەن کەوا کورد بتوانێت ئیمتیازی نەوتی باشووری کوردستانیان باتێ، بەڵام کورد بەداخەوە
هەم یەگرتو نەبوون هەم لە سیاسەتی ئەو کاتێک و پێویستیان نەگەیشتن بۆیە ئینگلیزەکان بە زۆر و بە هەڕەشە لە 16/1/1925 وەفدێکە نێرن بۆ عێراق بۆ لای مەلیک فەیسڵ و یاسین هاشمی و لەوێ پیان دەڵێن یا ئیمتیازی 75 ساڵی نەوتی کەرکووک یا خود ئێمە کەرکووک دەخەینە سەر تورکیا بۆیە بە ناچاری مەلیکی و کاتەی عێراق ڕازی ئەبێ و لە 14 سێی 1925 نایڵن دەستوری یەکەمی عێراق جێبەجێکرێت تاکو ئەو عەقدەیان پێ مۆرەکەن کە لە بەرامبەر 75 ساڵ ئیمتیازی نەوتی کەرکووکە یا نەوتی باشووری کوردستانە ویلایەتی مووسڵ دەخەنە سەر عێراقیت لەو ڕۆژەوە کورد لە کارەسات و مەئەساد و جینۆساید و ئەنفال و کیمەباران نابێت حتا ئێسش کێشەکان بەردەوام بن و لە ساڵی 1927ەوە بۆ یەکەم جار نەوت دەرەهێندێ و قۆناغ بە قۆناغ تا ساڵی 1938 کە تا جەنگی جیهانی یەکەم با بڵێن ساڵانە 4 تەن نەوت دەرەهێندێت بەڵام لە دوای جنگەکەەوە جنگی دووەمی جیهانی نەوت بە شێوەیەکی باشتر و لە بەرامبەر ئەوەی کە مڵکانە بە شێوەی ئیمتیاز بۆ گرێبەستەکان و توانیوانە تەنانەت مڵکانە بە حکوومەتی عێراقی ئەو سەردەمەدەن تا 1959 عەبدولکەریم قاسم انقلابەکە و دواتر یاسای ژمارە 1960 دەرەکاوە لە ساڵ 99 ئیمتیازەکان لێ وەرەگرێتەوە قۆناغ بە قۆناغ ئەم ململانەیە لەسەر نەوت بەردەوام بێت تا سەردەمی عەبدولڕەحمان عارف بەوەی کە ئەوێت گرێبەستەکان هەموار کات انقلابی لێکەن لە 70 تەمموز بەعسیەکان هێنە سەرخەت ئینگلیزەکان و با بڵێن ئەمریکیەکان و دواتر 1972 نەوت خۆماڵێک کرێ و بەهۆی ئەو خۆماڵیکردنەوە و لێسنەوەی ئەو امتیازانە لە بەریتانەکان و ئەمریکیەکان ئیتر لە 79 ئەو جەنگە ڕوبەڕووی عێراقەکەن و هەتا ئێسش ئەو جەنگە کۆتاناتەوە بە تەواوی ئەو ئیمتیازە دڵنیا نەبوونەتەوەی لەوەی کە بکەوتە ژەردەستی ڕۆژئاوا و لە دوای نەوەتوێکەوە لە هەرێمی کوردستان قۆناغی نوێ دەستپێکاوە کورد بێتە ئەمری واقع لێراوە لە 1994 و ڕەوانشا سەرۆک مام جەلال هەوڵی دامەزراندنی پرۆسێسی نەوتەدا بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت با بڵێن ژێرخانێکی ئابووری بەردەوامی هەبێ و لە 2003 لە ڕوخانی بەعسەوە لە جێبەجێکردنی دەستوری یا پەسەندکردنی دەستوری هەمیشەیی عێراقا لە مادەی 111 و 12 بۆ یەکەم جار مافی کورد لەگەڵ دەتەوەی عەرەبا بە یەکسانی بە هاوبەشی بە وەکو یەکی با بڵێن پەسەند نەکرێت دەستورەکە بەڵام هەر لەو کاتەوە حکوومەتی بەغداد بەردەوام لە ململانێ بۆ وەڕازی نەبووکەوەی مادەی 111 و 12 جێبەجێکرێ و یاسای نەوت و غازی فیدراڵی و یاسای دابەشکی داهاتەنەوتەکان و مادەی 140 جێبەجێکرێ بۆی کورد شەریکی ڕاستەقینە بێت لە ئیداردانی دەوڵەتی عێراق بە تایبەتی لە سامانی سروشتیە و بە قۆناغ کورد بە ناچاری یاسای نەوت و غازی ژمارە 22 ساڵی 2007 دەرکرد و قۆناغ بە قۆناغ بۆری نەوتی ڕاکێشا بۆ جێهان و 57 گرێبەستی لە 57 بە قاتع کردووە لەگەڵ 43 دەوڵەتە و تا 2014 و ڕاگەیاندنی ئابووری سەربەخۆ و قۆناغەکانی دواتر بینیمان بەداخەوە ئەو کارە ساتانەی کە بەسەر باشووری کوردستان و هەرێمی کوردستانە هات و تا ئێسش ململانەکان لەگەڵ حکوومەتی عێراق بەردەوامەوە لەبەر ئەوەی کە حکوومەتی عێراق ڕازی نابێ بە هاوبەشێتی ڕاستەقینە تا ئێستا یاسای پرۆژە یاسای نەوت و گازی فیدراڵی نەچۆتە پەرلەمانی عێراق و کورد ڕازی نییە بۆ پرۆژە و قەرار وایە کە دەربچێت بەڵام تا ئێستا وەکو پێویست نەچۆتە پێشەوە بتوانین کە ڕێکەم هەردوو لاوە بتوان یاسا دەرکەن هەردوو لا پێ ڕازی بێت و کێشەکان کۆتایی بێت. باش کاگرێوار ینی زۆر بە جوانی باست لە مێژووی دۆزینەوەی نەوت لەم ناوچێ و هاوکات بە فعلی باست لە هەناردەکردنی نەوت کرد. ئێستا گەر بەنێو بازار و شوێنە گشتەکانی بۆ نام کەرکووکیا بگەڕێیت ڕەنگە بەشێک لە هاوڵاتیان بڵێن یعنی لە بری ئەوەی کە نەوت لە عێراقدا بوو بێتە نیعمەت ئەوە بووەتە نیقمەت و وای لێ هاتووە کە ئێستاش ینی لە بری 100 لتر نەوت ینی حکوومەت بڕە پارەیەک لە خەڵکی وەردەگرێت کە ڕەنگە بۆ هاوڵاتێکی ئاسایی بۆ کەسێکی کاسبکار تا ڕادەیەکی زۆر بێ بەپێی ئەو خاڵبەندیە مێژووی کەوا کردت لە ماوەکانی ڕابردوو بەپێی اختصاصی خۆت یعنی ئەم هەموو گرێبەستە نەوتیە کراوە نەوت توانیوێتی بۆ هاوڵاتیانی عێراق بەگشتی و بە تایبەت ئەو هاوڵاتیانی کە دانیشتووی ناوچە نەوتیەکانن بێتە مای خێر و بەرەکات بێتە مای نەعمات بێتە مای بوژانەوەی زیاتری کەرتی ئابووری بێتە مای ئەوەی کە سەرخان و ژێرخان و کۆی سێکتەرەکانی ژیانی هاوڵاتیان بەرەو ئاراستێکی باشتر بەرێت بەداخەوە نەخێر لەبەر ئەوەی کە ئێمە لە حکوومەتی عێراقی و لە چه هەرێمی کوردستان نەوت تەناوەک و کاڵایەکی ئابووری سەرەکەن بەڵام نەوت بۆ خۆی
کۆمەڵێ بوعدی هەیە، بوعدی سیاسی هەیە، بوعدی یاسایی و دەسووری هەیە، بوعدی ئاسایشی هەیە و بوعدی ئابووریشی هەیە. بەڵام ئێمە تەنها بوعدە ئابووریەکەی بینن، تەناکو کاڵایەکی ئاسایی سەرەکەن. بەڵام مامەڵەکردن لەگەڵ نەوتا مامەڵەیەکی زۆر مەترسیدارەوە، هەموو جوڵەیەک وا دەکات کە کارەساتی گەورەی لێ بکەوێتەوە. من ئێستا کتێبێکم لە بەرسایە نەوت و گرێکوێرەی مافی بڕیاردانی چارەنووسی کوردووە، بەشێ لە کتێبەکە تقریبا 500 لاپەڕێ 150 لاپەڕەی لەسەر کەرکووکەوە قۆناغ بە قۆناغی لەناو هاتووەتە ناو بابەتەکەەوە بە وردی کەرکووک قومبەلەیەکی تەوقیت کراوە لەلایەن ئەمریکاوە بۆ هەر حاڵەتێک کە بیوێ بیتەقێنێتەوە لە لەولاوە ئێران بکو کارتێک بەکارێنێ یاری پێیەکە و تورکیاش بەهۆی تورکمانەکانی کردو بە کارتێک. ئەمە معاملەیەکی قورسەوە لێران نەوت بە بابەتی سەرەکێک کە ترس ئەوەیە کە دەڵێ لە باشووری کوردستانە بڵێن بوعدە ئابووریەکانیان بەخۆت نییە، تەنها نەوتیان ئەگەر بێت و هەرێم بچێتەوە سەر هەرێمی کوردستان ئەمانە بنا هێزێکی بە قوتی ئابووری و بە کوردەکەی هەم لە ناوخۆ ملانی هەیە و هەم لە وڵاتانی هەرێمی و هەر لە وڵاتانی نێودەوڵەتیش نەوتی باشووری کوردستان و عێراق و کەرکووک بۆتە کێشەیەکی گەورەوە، بۆتە نەهامەتی و نەکبەتی بۆ خەڵکی بەتایبەتی ئەو ناوچانەی کە نەوتیانەوە. پێویستە هەم حکوومەتی عێراقی و هەم سەرکرداتی سیاسی لە کوردستان ژیرانە مامەڵە لەگەڵ ئەمە بابەتاوکانی. ئێمە دەبینین لە دوای دروستبوونی دەوڵەتی عێراق و هەتا ئێسش کورد و عەرب لە ململانیان و ئەو هەموو کارەساتی ئەنفال و کیمیاباران و خات و قڕی و ئەو هەموو شەڕی کە شەڕی ئێران عێراق، شەڕی کۆیت، شەڕی داعش، هەموو جەنگەکان لە پشتەوە، هەموو ئینقلابەکان لە پشتەوە، هەموو کارەساتەکانی عێراق هەمووی مەسەلەی تەعاملکردن بۆ بە هەڵە لەگەڵ نەوتاوە. بەریتانیەکان و ئەمریکەکان ڕازی نەبوون بۆ هەڵوێستە و ئینقلابێک ڕوویداوە، جەنگێک ڕوویداوە. گەلانی عێراق لە بەسرەوە تا زاخۆ هەر هەمووی تووشی کارەسات و مێنەتی بوون لەبەرەوەم بابەتێکی مەترسیدارە و پێویستە زۆر ژیرانە ومە ینی پێویستە کورد دیالۆگی ینی لەگەڵ عەرەبا دیالۆگی دەست پێکا کە بڵێن بەسە ئیتر دوای 100 ساڵ ماڵکاولی چ ئێوە و ئێمە کوڕی هەموو لامان خانوو ماڵی هەموو لامان شار و شارۆچکەی هەموو لامان وێران بووە، هیچ نەتیجەیەکمان دەست نەکەوت. پێویستە بکەونە دیالۆگ بۆ بتوانین خەڵکی عێراق بەگشتی و کوردستان بەتایبەتی و کەرکووک بەتایبەتی تر بتوانن ئاهێک هەڵکێشن و بتوان ئیسراحەتێ بکەن لەپاڵ ئەو داهاتەی کە ڕۆژانە دێتە عێراقەوە. بەڵێ قسەیەکەیە نازانم تا چەند سەرچاوەیەکی مێژووی ڕاست و دروستیە، بەڵام بووەتە وێردی سەرزاری کەرکووچیەکان. دەڵێن کاتی خۆی کاتێک کە ئینگلیز بریتانیەکان ئەم ناوچەیان بەجێ هێشتووە لە کۆمپانیای نەوتی باکوور، ینی کرێکارێکی ئینگلیزی چاکەتەکەی بۆ کە هەڵواستراوە بەجێ هێڵێ هاوڵاتیەکی عێراقی پێڵێت بۆ چاکەتەکەت نابێڵێ هەر بۆی دێنەوە. ئیترەمەگەڵێ ئەمثال و تضرب ولا تقاس، کەواتە وڵاتانی زلهێز بەتایبەت بریتانیا و ئەمریکا بێگومان ڕۆڵێکی باڵایان هەیە لە هاوکێشە جیهانیەکان. ئاخۆ دەستبەرداری ئەم ناوچانە بن، بەتایبەت ئێمە کەرکووک و بەسڕا کە دوو ناوچەی گرنگی هەم ئابووری هەم مێژووی و هەم بازرگانیشن. کەواتە وڵاتانی زلهێز چه دیدگا و ڕوئایەکیان هەیە سەبارەت بە کەرکووک و ئەم ناوچانە لە ڕووی جمو جۆڵە ئابووریەکانەوە؟ بەڵێ لە ڕاستیدا استراتیژی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و عێراق و بۆ کەرکووک بەتایبەتی ئەوەیە کە ناوێت ئەم ناوچە جێبێڵەوە. خۆزانی لە جەنگی کەنداوە جەنگی بڵێن داگیرکردنی عێراقا زیاتر لە 4487 جوندیدا بەکوشت و 757 میلیارد دلاری سەرف لەو جەنگا وما بودجەیەک و خوێنێکی زۆرەوە. سێ استراتیژی هەیە لەم ناوچە. یەکەم دەست بە سەراگرتنی نەوت، دوو بڕیاری سیاسی، سێم پاراستنی ئاسایشی ئیسرائیل کە باشووری کوردستان و ویلایەتی مووسڵ و ئەم سنوورانە بەتایبەتی جەنگ با بڵێن جەبهەی پشتەوەی ئیسرائیلن. هەر سەرۆکی ئەمریکا دێتە سەر حکم یەکەم شت ئەوەیە کە وێ زەمانەتی ئاسایشی ئیسرائیل کە بۆیە عێراق بەگشتی و هەرێمی کوردستان و کەرکووک بەتایبەتی بۆ ئەمریکا و بەریتانیا و بۆ ڕۆژئاوا بابەتێکی زۆر هەستیار و گرنگەوە. لەو کتێبەی من کە ئێستا بە سووربینی ماوە دەڵێت هەر کەسێک دەست بەسەر کەرکووکا بگرێت دەستی گرتۆ بە ئێستا و ئایندەی نەک باشووری کوردستان و عێراق تەنانەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دنیاش و لەوێ ئەوەی کەسەی کە دەستی گرۆ بەسەر کەرکووکا قەرارەکان لای ئەوە بڕیاردە. بۆچی کەرکووک شوێنێکی استراتیژیە لە ڕووی جوگرافیەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئابووریشەوە خۆی خاوەنی زیاتر لە 13 ملیار بەرمیل نەوتە. بۆیە شوێنێکی زۆر هەستیارەوە هەموو دەوڵەتانی جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە هەستیاریەوە بە مامەڵە لەگەڵ بابەتەکە و هەر کەسێک هەلایەک تێڕوانی خۆی هەیە و ئەمریکاش تێڕوانی خۆیە. بۆیە
بابەتێکی ئاڵۆزەوە بە هیچ شێوەیەک دڵنیاتەکەم بە هیچ شێوەیەک ڕۆژئاوا و ئەمریکا و بریتانیا بە تایبەتی کەرکووک جێ نایەڵن و تا ئەو کاتەی کە ینی ئامانجیان و نەوت یەکێکە بێت لە داینەمۆی وزەی یا پیشەسازی جیهانی و ئەوان کەرکووک جێناڵن و چاویان لەسەر کەرکووک بینیشمان کە چۆن هاتن و تا ئێسش بەردەوامن و هەر کاتێک مەسلەی کەرکووک بێتە مەوزوع ئەوان دێنە سەر خەت و بڕیاری کۆتای لێ ئەوانە. باشە کاریگەری کۆمپانیا گەورەکانی نەوت و غاز لەسەر جموجۆڵ و یاریە سیاسیەکان گەمە سیاسیەکان ئێستاش ئەگەر بوون نەباس لە ڕێفراندۆم و لێکەوتەکانی کە ڕووداوەکانی ئۆکتۆبەرن باسی کۆمەڵی کۆمپانیای گەورەی نەوت دەکرێت کەواتە کۆمپانیا گەورەکانی بواری نەوت و غاز بە تایبەت ئەوانەی کە سەر بە وڵاتە زلهێزەکان وەکو ئەمریکا و بریتانیا و ڕوسیاش لە هەمان کادا ئەمانە چ ڕۆڵێکیان هەیە لە جموجۆڵە ئابوووریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و عێراق بە تایبەتی؟ من مێژووی 100 ساڵی ڕابردووی ئەمریکا دەزانم کە بە تایبەتی سیاسەتی خارجیان لەلایەن ئەو کۆمپانیا بەهێزانەوە کۆمپانیای نەوت و چەک و ئەسلحەوە زیاتر ئیدارە درێوە لە هەر شوێنێک هەر وڵاتێک هەر سەرۆکێک کە ڕۆژێ ڕۆژان کەوتبێتە بەر ئەوەی کە مەترسی ئابووری بۆوان دروستکات ڕاستەخۆ ئینقلابێکیان بەسەرا کردووە و پەلاماریان دا ئێرانە و سەدام حوسەینە بەڵێ چ لە ئەمریکای لاتین چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە معەمەر قەزافی و بە حوسین بارەک و بە سەدام و بە شاو نمونەمان زۆر زۆرەکە ئەمانە کە هەڵگەڕاونەوە لیان ڕاستەوخۆ پەلاماریان داون و بڵێن دەریان کردووە ئێمە ئەگەر بە نمونە بێنەوە جۆرج بۆشی کوڕ لە کۆمپانیای شێڵا شەریک بە باس کۆلێن پاوڵ لە کۆمپانیایەکە شەریک بە بۆنمە کۆندۆلیزا ڕایس وەزیری خارجی ئەمریکا لە بۆردی کۆمپانیایەک بووە تلرسن کە قەت لە مێژووی کووردا لە بیرمان ناچێتەوە کە خاوەنی مدیری تەنفێزی شەریکەی ئەکسۆنمۆبیلە کە گەورەترین شەریکەی جیهانیە لە بواری نەوتە ئەمریکیە کە عەلی خوزەیری عێراقێکی بەڕەگەزە بەڵام جنسیە ئەمریکیە پێی دەڵێ بڕۆن لە هەرێمی کوردستان عەقدکەنەوە دێن لە قەرەهەنجیر و عەربەت و بێتواتە و لە منتیقەی شێخان و لە بەدرە و جەشان 6 عەقدەکەن و عەرەبەکان دەکەونە هاوار دەڵێن کورد هەموو خاکەی خۆیان دەستکەوتەوە کەوتنە سەر ئاوی دیژدە و فورات و خەتی منزریە و خابووریان دەستکەوتەوە کورد ئاواتەکانی مێژوونەی خۆیان دەستکەوت بەڵام بەداخەوە ئێمە هەڵەکانی ئێمە وای کرد کە ئێمە ئەو خەونە لەدەست دەین بەوەی کە نەمانتوانی کە نامەکەی تلسنیش هەموو لایەک زانێت و هەموو کەسێک زانێت کە چ پەیامێکی پێ بووە کوردووە بە ئەمریکا چه بەنامەیەکی بوو لەم ناوچاوە چ پەیامێکیان پێ بووە بە کەرکووک من چەندین توێژی نوشتم لایە ڕۆڵی ئەو کۆمپانیان ڕۆڵێکی یەکلاکەرەوەیە و هاتن ڕجان کرد تکان کرد کە کورد بەگویان بکات بەڵام بەداخەوە ئێمە هەم کۆمپانیای بریتیش پترۆلیۆم لە 2011 و 2020 کێڵگە نەوتیەکانی کەرکووک تەنانەت هەر تەتویر پێ بدەن یعنی گەشەی پێ بدەن ئەوە بوو لە هەرێمی کوردستان نەهێشترا ئێران ویستی ڕۆژانە 6,000 بەرمیل لە کەرکووک بووە بە کرماشان و لەولا بە عێراقی بداتەوەتی کە ئێمە ناتوانین لە جنوبی ئێران نۆت بە کرماشان بینی کولفەکی زۆرەکەوێت ڕەفز کرا مثلا مەسەلەی ئۆکسۆمۆبیل کە هات و دواتر لە شەڕی داعشا بۆ کاتی پاشەکشەی کرد ئەوە بوو هەرێمی کوردستان کۆمپانیای ڕۆژنەفتیان هێنا بۆ سەر هاڤانا و بای حەسەن و هەموو بەریتانیەکان و باڵێن کۆمپانیا زەبەلاحەکانی ئەمریکا و بەریتانیا و وڵاتانی هەرێمیش کەوتن ئەوەی کە پێکەوە هەندێکیان دوژمن یەک بوون دۆستیەک و پەلاماری کوردیاندا و نیوەی خاکی باشووری کوردستانیان لە 16 ئۆکتۆبەرە لە کورد وەرگرتەوە کەرکووک و بەتایبەتی یەکێتی و کەرکووکەکان بوونە قوربانی لەم مەسەلا و بەهۆی هەڵەی سیاسی خۆمانەوە کە نەماتوانیە لەگەڵ کۆمپانیا زەبەلاحەکان تێبگەیەن لە خواست و ئامانجیان و داواکاریان بۆیە بڕیاری کۆتایی لە لای کۆمپانیا زەبەلاحەکانی وەکو ئێکسۆن مۆبیل بریتیش پترۆلیۆم شێڵ و تۆتاڵ و ئەوانە تەحەکوم بە بڕیارەوە دەن و ئاراستەی سەرکردایەتی سیاسی وڵاتەکانی خوانەکەن کە چۆن بڕیاردەن لەسەر ئەم ناوچە بۆیە کورد دەبێت زۆر بە ژیرانە تەعامل لەگەڵم بابەتاوکەوە و کەرکووکیش کە ڕەوانشاد مامجەلا دەڵێ قودسی کوردستانە ئەم قودسا دەبێت زۆر بە وریاییەوە تەعاملی لەگەڵا بکرێەوە چەندین دام و دەستگا و دامزراوی گەورەی بۆ ئامادەکرێەوە لێکۆڵنەوە کاکە هەڵوێستی تورکمانەکان عەرەبەکان کوردی ناو کەرکووک عێراق وڵاتانی ئەقلیمی هەرێم تورکیا و ئێران و سووریا و وڵاتانی بڕیاربەدەستی جیهانی هەموو جومگەکانی ئەمانە تێبگەی بووی بزانی چۆن بتوانین تەعامل لەگەڵا بکەین و بتوانین بڕیارێکی وا بدەین لە کاتی پێویستە خاکەکانی کەرکووک و شوێنەکانی ترا بتوانرێت بێنەوە سەر هەرێمی کوردستان و خەڵکی کەرکووک و ئەوان برا تورکمان و عەرەبەکانش لەگەڵمانە بە ئاشتیانەوە بە مافی خۆیان و پێی ژمارەی دانیشتوان و وجودی خۆیان بەشدار بن لە داهات و بەرهەمی کەرکووک و لە بڕیاری سیاسی کوردستانیشا بەشدار بن بۆیە کورد پێویستە زۆر بە ژیرانە
هەم تعامل لەگەڵ کۆمپانیا گەورەکان بکەوە وەکوتم بڕیاری کۆتایی لای کۆمپانیاکانەوە ئەگەر بێت و هەر کەسێک پێچەوانەی ئاراسی ئەو کۆمپانیا زەبەلاحانە هەڵسو کەوت کات لە کۆتاییا باجەکەی دەداوە بینیمان 16 ئۆکتۆبەر نمونەیەکی گەورە بوو لەوانە. بەڵێ کەواتە تا چەند گرنگە سەرکردیاری سیاسی کورد بەدەر لە بوعد و ڕەهەندە ئابوووریەکەی نەوت لە ڕەهەندی سیاسی لە ڕەهەندی استراتیژی لە ڕەهەندی مێژووی و لە ڕەهەندی گۆڕانکاری لە دیموگرافیای ناوچەکان تێبگا کە نەوت تەنها ڕەهەندێکی ئابووری نییە بەڵکو کۆی ڕەهەند و سێکتەرەکان لە خۆ دەگرێ. بۆیە ئەم هۆشیاریە سیاسیە تا چەند پێویستە لای سەرکردایەتی سیاسی کورد و هێز و لایەنە سیاسیەکان هەبێت. بەڵێ بەداخەوە کە ئێمە دەڵێن شاری سێمانی پایتەختی ڕۆشنبیریە من کاتێ ویستم نامەی ماستەرەکەم بنووسم تەنها سێ کتێبم لە شاری سێمانیان دەستکە و 6 لاپەڕی لەسەر گرێبەسی نەوتی بوو کە 100 ساڵە باشووری کوردستان و باشووری کوردستان لەسەر نەوتەکەی لێکێنرا بە عێراق و فرۆشا بە عێراق بەداخەوە یعنی ئاگاییەکی سیاسی ژیرانەی ورد لە هەموو بوعدەکانیەوە لە لای سەرکردایەتی سیاسی کورد نییەوە هەر لە 1970 هەتاکو ئێستا ئەو فاوڵانەی ئەو هەڵانەی کە ئەکرێت باجە گەورەکەی خەڵکی کوردستان و خاکەکەی دەیداد و ئێمە لەگەڵ خەڵکی دڵسۆزی ترا بەردەوام سەرکردە نەماوە با بڵێن پرۆژەی نەدەینێەوە هەوڵ دەین کە ناوەندێک توێژینەوەی گەورە دروست بکەین و بەڕێزان شاناسخان خانمی یەکەمی عێراق بەڵێنی پێداوین کە هاوکار و پشتیوانمان بێەوە داوا لە هەموو ئەحزاب و لایەنەکان ئەەکەین کە هەمویان هاوکارمان بن چونکە بەڕاستی ئەمە بابەتێکی زرنگە زۆر گرنگە و خەڵکی مختص لەم بابەتە زۆر کەمە لە هەموو سێمانیا من و یەک کەسی تر لە ماسەرمانەیە لەم بوارەوە بەردەوام بە دوای خەڵکی ترا ئەگەڕێین و پێویستە هەموو حیزب و لایەنەکان پێکەوە خەڵکە پسپۆڕەکانیان دەنگیان بخەنەیەک بۆی بتوانن لە هەر هەنگاوێکە ینی پلانی بەرنامەی پێشوەختی ڕوئیان هەبێت و بتوانن ڕوئیا وەرگن لەو کەسانەوە بۆی بتوانن تەعاملکەن چ لە بوعدی سیاسی چ بوعدی ئاسایشی چ بوعدی جیۆپۆلیتیکی باوڵێن و بوعدی ئابووری چونکە هەمانە هەموو پێکەوە دەبێت تەعاملیان لەگەڵا بکە بە یەک ئاراستە سیر بکرێن ئەگەر بێت و تەنها لە بوعدی ئابووری و سەری بابەتەکە بکرێت تووشی شکستە بێت تەنها لە ڕووی ئاسایشی بێت تووشی پێویستە هەموو لایەنەکانی هەموو بوعدەکانی بەوردیشی بکرێتەوە و بابەتە هەسیارەکانی وڵاتانی ئیقلیمی و ناوخۆیی و جیهانی حساباتەکان لێ بدرێت و ئەنجا هەڵوێ سەبکەیت و هەنگاوی بۆی تووشی هەڵە نەبیت چونکە بەدڵنیاییەوە هەر هەنگاوێکی هەڵا کارەساتی گەورەی بەدەوا بێت. باشە کاک ڕێوارێمە باسمان لە کۆمپانیا گەورەکان کرد باسمان لەوە کرد کە تا چەند ڕۆڵیان هەیە لە گۆڕانکاریەکان و کاریگەریان هەیە لەسەر حکوومەتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە عێراق ساڵانێکە باز لە یاسای نەوت و غاز دەکرێت و باس لە ڕێکنەکەوتنی نێوان هەرێم و بەغداد دەکرێت کەواتە لە ڕووی اختصاصی خۆتەوە کە با بڵێن لە ڕووی نەوت و کاریگەری نەوت و ڕۆڵی نەوت لەسەر ئەم گۆڕانکاریانە بۆچی حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێم ڕێک ناکەون ئاخۆ ئەمەی کە لە سەرەتاوە باسمان لێ کرد کاریگەری کۆمپانیا گەورەکان و ڕەوت و تەوژمی سیاسەتی نێودەوڵەتیە لەسەر ڕێک نەکەوتنی لایەنەکان کە نەوت بەم حەجمە گەورەیە گرنگەی کەبوونی هەیە هەموو لایەنێک بۆی نییەکەوە دەستی بۆ بەرێت کە ئەمە تابووە بڤەیە قەدەغەکراوە تەوتەمە حرام کراوە کەواتە چین واکەن کە یاسای نەوت و غاز پەسەند نەکرێ یاخود کۆی لایەنەکان بە تایبەت هەرێم و بەغداد لەسەری ڕێک نەکەون ئاخۆ ئەمەی کە ئەکرێەوە ئەمەی کە گوزارێت تەڕەفی سێمی تێدا هەیە یاخود نا. بەڵێ من پێشتر باسم کرد کە هەموو دەوڵەتانی هەرێمی و دەوڵەتانی ژیانی هەر لایەک بۆ خۆی تێڕوان و ڕویای خۆی هەیە لەسەر مەسەلەی نەوت و مەسەلەی کەرکووک و باشووری کوردستان بەڵام ئەوەی کە پرسیارەکەی بەڕێستە بۆچی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی ڕێناکەون ئەوەیە کە ئەو ئەقڵەتی کە ئێستا لە بەغدایە هەمان ئەقڵەتی سەردەمی ڕژێمی سادام حوسێنە بۆچی لەبەر ئەوەی کە ئەو دەستورەی کە لە ساڵ 80 خەڵکی عێراق دەنگی پێداوە مادەی 111 و 12 لەو دەستورات جێبەجێکراوەتەوە مادەی 111 دەڵێت سامانی سروشتی کە نەوت و غاز دەکات بە تایبەتی و باڵێن سامانی تریشمانەیە ئەڵێ هەموو گەلانی عێراق لە هەرێمەکان و پارێزگای نەبەسراوە لە هەرێمەکە خاوەنی ڕاستەقینەی ئەم سامانن کەواتە ئەم مادە دەڵێت چی ئەڵێ لە مەرکەزیەتەوە ئیدارەدانی سامانی سروشتی ڕۆیشت بۆ هەرێمەکان و پارێزگاکانی نەبەسراوە کەواتە دەسەڵاتەکەی لە مەرکەزەوە وەرگرتەوە بۆ هەرێمەکان و پارێزگاکان و هەموو گەلانی عێراق خاوەنی ڕاستەقینێن ئەمە حکوومەتی عێراقی ئەترافم حەقەتە ناکات دوو لە مادەی 112 لە بەرگەی یەکە دەڵێت چی دەڵێ حکوومەتی عێراقی یا حکوومەتی فیدراڵی لە بەغدایە مع لەگەڵ
لەگەڵ ها مع ینی ئەبێ لەگەڵ یابێ لەگەڵ هەرێمەکان و پارێزگای نەبەسراوە پێکەوە ئیدارەی نەوت و غازی عێراقەدەن و بەچی ئالێتەکەی دیاریکەوە دەرکردنی یاسای نەوت و غازی فیدراڵی دەرکردنی یاسای داهاتە نەوتەکان کە دابشکرێ بەسەر گەلانی عێراقا بە شێوەی دادپەروەری و لە ناو بودجەی عێراقا بۆ ماوەیەکی دیاری کراو بە بڕێکی دیاری کراو قەرەبووی ئەو شوێنانە بکرێتەوە کە ڕژێمی بەعز زەرێداون بە تایبەتی هەرێمی کوردستان و وەڵناو هەرێمی کوردستانیش ناوچەکانی کەرکووک و گەرمیان و سێمانیەکە ئەنفال و کیمیاباران و ئانیان بەسەرهاتەوە بۆیە حکومەتی عێراقی و لە بڕگەی مادەی 112 دەڵێت پێکەوە وەبەرهێنان دەکەن لە داهاتووە لە کێڵگە نەوتەکان حکومەتی عێراقی ئامادە نییە ئەم شەراکەتە ڕاستەقینە بسەلمێنە بە بەڵگەی چی من دوو ڕشنووسی یاسای نەوت و غازی فیدراڵیم لایە کە هەردووکیان کە دەڵێت چی لە باتی ئەوەی کە اعتراف بە شەراکەتی ڕاستەقینە کە دەڵێت کورد لە شوێنێک دەڵێ مناسق لە شوێنە دەڵێ مساعید لە شوێنە دەڵێت هاوکار ینی بە ناوی هاوکاری و پێشنیارکەر و مناسق و ڕێخەر و ئەوانەوە کورد ناوەهێنێ بە ناویش هاوبەشی ڕاستەقینەوە اعتراف بەبوونی کورد ناکە لە چوارچێوەی دەسووری عێراق بۆیە کوردیش بەمە ڕازی نابێت ئەمە ململانێ ئەسڵەکەیە و تا ئەو کاتەی حکوومەتی فیدراڵی لە بەغا دان بە شەراکەتی ڕاستەقینەی کوردانە لە ئیدارەدانی سامانی سروشتیا کێشەکە بەردەوام بێەوە بە دڵنیاییشەوە وڵاتانی هەرێمی و نێودەوڵەتیش تا ڕادێک بەرژەوەندیان لەوە هەیە کە عێراقی ناسەقامگیر بێ و گەلانی عێراق بە یەکدا بدەن و هەمیشە ئاڵۆزیە بێ بۆی ئەوان بیانوێ کە بێ بۆمانەوەی خۆیان و لە بەرژەوەندی ئەوانە بێ کێشەکان و سەقامگیری عێراق و لە نێوان کورد و عەرەبیا حکومەتی هەرێمەکان و حکومەتی فیدراڵ ئەگەر سەقامگیر بێت بۆ شایەک نامێنێتەوە بۆ داگیرکەرانی هەم کوردستان و هەم عێراق کە بێنە ناوە و ئەم دوو گەلە بدەن بە گژیەکە بۆیە بەداخەوە عەقڵەتەکەی بەغا ئەو عەقڵەتێکە بە اعتراف بە هاوبەشی ڕاستەقینە شەراکەتی ڕاستەقینە ناکات لەگەڵ کووردا ئەوە هۆکاری ڕاستەقینەیە باشە هەموو لایەنە سیاسەکان و خەڵکیش چاوەڕێی پەسەندکردنی پرۆژە یاسایی ساڵی 2023 بەڵام بەداخەوە هەرچەنە دەوتری عێراق کلێسایە خاوەن یەدەکی 100 میلیارد دۆلارە بەڵام وەکو دەوترێت ئەمەش ڕەنگە لە دەسەڵاتی ئەوانە بێت کە کاریگەری هەبێت لەسەرەوەی کە دۆخی خەڵک باشترکە یاخود بەهای دۆلار لە ئاستێکی باشدا سەقامگیر بکات یاخود جێگیر بکات کەواتە پەسەندکردنی پرۆژە یاسای ساڵی 2023 ئەمە چ کاریگەریەک هەبێت لەسەر نەوت یاخود بازاڕی نەوت و کەرتی ئابووری عێراق بەگشتی بەڵێ خۆی نرخی نەوت با بڵێن لە عێراق دیاری ناکرێت لە بۆرسەکانی جیهان دیاریەکرێ بە پێی ئەو خواست و خستنەڕۆی بەڵێ نرخەکەی لە بۆرسە جیهانیەکانە دیارەکرێەوە ئەمە دەسڵاتی عێراق نیەوە دوجاریش ئەو عێراق کە ئەو نەوتەی کە لە 7 تا 11 میلیارد دۆلار مانگانە دەستیەکەوێت دەچێتە بانقی فیدراڵی ئەمریکا و لێوە هەموو مانگی جارێک بە فڕۆکەیەک دێنەوە بە عێراق کەواتە عێراق لەژێر کۆتوبەندی ڕاستەوخۆی ئەمریکا کۆمەڵی کارتی گەورەی لە بەردەسایە بۆ عێراق و عێراق هەم حکوومەتەکەی ئێستای و حکوومەتەکانی پێشووتری بە بەڵگەی 600 میلیارد دۆلار براوەتە لە دەرەوە سبی کراوەتەوە و گەندەڵی کراوە حکوومەتێکی سەقامگیر و حکوومەتێکی با بڵێن جێگەخواسی هاوڵاتیانی عێراق نییە و ئەوەی ئێسش کە دروست بووە ئەوەیە کە ئەو ئاڵۆزەی کە وای کردووەکە خۆتەزانی بودجا بڕبڕەی پشتی ئیدارەدانی دەوڵەتە لە ڕووی ئابووریەوە کاتێک کە تۆ داهاتەکان دێتە ناوە لە ئەو داهاتانە لە بودجە ڕسمیە ڕێکاری ڕێچکەی دابشکردن و خەرجکردنی دیارەکە و سێکتەرەکان دیارەکە کاتێک کە بودجە نەبێت باڵێن حکوومەتەکە یا سەرۆک وەزیرانەکە بە ئارەزوی خۆی بە هەوەسی خۆی بۆم ناوچە زیاتر و بەم ناوچە کەمتر و ینی بە کوردەکەی بێتە فەوزایەک بەڵام بودجە هەموو بابەتەکان ڕێکە خاتەوە واکات کە پەرلەمانیش کە بودجە پەسەند دەکات چاودێری جێبەجەکردنی یاسای بودجەکە و کاتێ هەم گەندەڵکاران و ئەوانەی کە دەیانەوێت گەندەڵی بکەن بە ئاسانی دەرەکەون و دەتوانێت بەحاسە بکرێت بەڵام ئێستا لە عێراقا دەبینین حاڵەتێکی نەئاسایی لە با بڵێن لە بواری نرخی بەهای دیناری عێراقیا دروست بە ڕۆژ بە ڕۆژ بەرزبوونەوە دابەزین ئەمەش ئەوەیە کە عێراق ناتوانێت بە خۆی کۆنتترۆلی بابەتەکە و ئەمریکا ناڕازیە لەوەی کە ئەو دۆلارەی کە دێتە عێراقەوە لە مانگانن لە 140 لە ڕێی 4 بانقی ئەهلیەوە فرۆشاوە بە تایبەتی بە ئێران وڵاتانی تر و ئەمریکان ئەمەی قبول نییە و عێراقش ناتوانێت ڕاستە و خۆ یا بە شێوازێکی خێرا ئەو پلانەی کە ئەمریکا کە ئەوێت بڕاتە ناو بەنامەی سوفتی جیهانیەوە کە بە شێوەی ئەلکترۆنی داخل بێەوە ئەو دۆلارانەی کە بە حواڵە ئەفرۆشێن لە بەرامبەر بۆ کێ دەڕوا و کێ بەکاری دێنێ و چی دێت لە بەرامبەریا بۆ عێراق لەبەرەوە ئەمە بەنامەیەکە کە
ئەمریکا دەیەوێت چاودێری وردی داهاتەکانی عێراقکە و ئەو دۆلاری دێتە عێراقەوە نەڕات بۆ ئێران و ئەو وڵاتانی تر لوبنان و سووریا و تورکیا و ئەو دەوڵەتانە. بۆیە عێراق وڵاتێکی باڵێن حکوومەتێکی سەقامگیری بە قووەتی نییە، هەرچەنە لە جەنگانیە گەماڕۆی لەسەر نییە، وەکو خۆ 200 میلیارد دلار زیاتر نەختینەی هەیە، 136 تن ئاڵتونی هەیە و ماغانە نزیکەی 11 میلیارد دلار داهاتی تەنها نەوتی هەیە، بەڵام حکوومەتێکی سەقامگیر موسساتی خاوەن سیستەمی بانقی نیە، بۆیە تووشی ئەم دۆخە بووە. من بە قەناعەتی من تا ئەم دۆخە سەقامگیر نەبێت نەتوانێت یاسای بودجا چوە بۆ نرخی بابلێن بەهای دینار وچێ ئەو ملانەی کە لەگەڵ هەرێمی کوردستانە یاسای بودجا نەتوانێت پێکو پێویست ڕەشنووسەکەی چدە پەرلەمان و سەرکەوتو بێت. بەڵێ دیارە نەوت وەکو سەرچاوی یەکەمی ئابووری عێراق خەڵک زانێت کە سەرچاوی یەکەمە. ئێستاگەر مام حاجیەک بدوێن یڵێ ئەم نەوتەش ڕۆژێکە دێت تەواوە بێت، کەواتە کاک ڕێبوار ینی کاتیەوە نەهاتەوە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم بەدەر لە نەوت و غاز بە تایبەت نەوت کە سەرچاوی یەکەمی ئابووری ئەم وڵاتێ بیر لە کەرتی دیکە بکاتەوە. ئێمەزانین لە ئێستا دەبوون لە هۆڵەندا ئەوەی کە بەناوبانگە بە شیرەمەنی بۆ بە گوڵە، ینی بەشێک لە وڵاتان بۆ ناسراون کە لە ڕێگەی کەرتی گەشتیاریەوە خەڵکی خۆیان ئەژێنن. کەواتە عێراق کاتیەوە نەهاتووە کە بەدەر لە نەوت بیر لە لایەنی دیکە بکاتەوە بە تایبەت کشت و کاڵ بۆ نمونە. ئێمەزانین کە عێراق خاکێکی باش و بەپیتی هەیە بۆ کشت و کاڵ. بەدەر لە نەوت نازانم ئێوە خۆتان اختصاصی خۆتان کە نەوت و غازە ئەم نەوتە ینی تاکەی بەردەوامی بە عێراقەداوە، تاکەی ئەتوانێت کە دەوڵەتداری و حکوومەتداری زیاتر لە عێراق نەفەسەکەی درێژتر بکاتەوە. بەڵێ بەداخەوە ینی هەرێمی کوردستان و عێراق لە ئاستی کۆنگۆ و نایجیریا حساب بکرێت. بەداخەوە ینی ئەو وڵاتانەی کە نەوتە فرۆشن بۆ منە رووسیا لە سەدا 40 بۆ 60 پشت بە داهاتی نەوتە بەسێت لە پێش ئەم جەنگەی ئۆکراینەوە پشتی بە سەرچاوەکانی ترە بێت بۆ پڕکردنەوەی بودجا. بۆ نمونە سەعودیە سندوقی سیادی هەیە، ئەو لە کاتێککە نرخی نەوت بەرزە ئەو داهاتە زیادەکەن ئەو سندەخەوە ئیسماری پێەکەن و بەرێنانی پێکەن لە وڵاتانی تر و لە وڵاتەکەی خۆیان کۆیت وڵاتەکانی تر. بەڵام هەرێمی کوردستان، عێراق، کۆنگۆ، نایجیریا ئەم دەوڵەتانە لە 95 پشتیان بە داهاتی نەوت بەستوە، نرخی نەوت دابەزێ کارەساتە، نرخی نەوت بەرز بێتەوە تا ڕادەیەک داهات هەیە. بۆیە وەکو پێویستە هەم عێراق هەم هەرێمی کوردستان وەکو دەوڵەتانی بەرهەمهێنی نەوت وەکو سعودیە و کۆیت و وەکو نەرویج کە لە ینی سندوقی ئەجیالی 66 میلیارد دلاری هەیە کە بۆ نەوەکانی داهاتوو نەوتەکەی دایناوە. ئەم پارە بەردەوام ئیسماری پێکرێت لە سەنەداتی دەین و لە ئەنواع و ئەشکال عقارات و بابەتی ترا پێویستە چ هەرێمی کوردستان چ عێراق دەستکەین باوە بەرهێنان و لە لیان زەکەرتەکەی ترا چ گەشت و گوزار، بازرگانی، پیشەسازی، پەروەردە خوێنی باڵا، تەندروستی، هەموو کەرتە کشت و کاڵ کە ژینگەیەکی باشمانێ بۆ بابەتانە. بەڵام بەداخەوە تاکو ئێستا چ لە هەرێمی کوردستان و لە چ عێراق وەکو پێویست ڕوونەکراوەتەوە بەرهێنان کە ئێمە وڵاتی چین پڵنگەکانی ئاسیا بە نمونەیەینەوە کە چین لە 1948 بووە کۆماری لە 120 پیشەسازیە بوو، 80 لادێنشین بوو، لە 77 تا بووە 32هەمین ئابووری جیهان، لە 2000ەکان بووە 6ەم ئابووری، ئێستا ململانی ئەمریکا کات. هۆنگ کۆنگ جەزیرەیەک بوو ماسییانە فرۆشت، ئێستا 12هەمین ئابووری جیهانن. مالیزیا و ئەندەنوسیا ئەو دەوڵەتانی تر تەنها لە ڕێگەی و بەرهێنانە بوونە و دەوڵەتانەی کە ژمارەی گەورن لە ڕووی ئابووری. ئێمەش لە هەرێمی کوردستان و لە عێراق خاکی بەپیت لە هەرێمی کوردستان دەتوانین پەنا بۆ یان زەکەرتەکەی ئابووری تر بین و بژانەوەیکی گەورە دەستێکەین و سەرچاوی ئابووری تر پەیدا بکەین و ئێمە هەرێمی کوردستان بەتایبەتی لە پاشکۆی ئابووری عێراق و دەوڵەتانی هەرێمی ڕزگارکەین و هەر کاتێک نەوت دابەزی کە تۆ سەرچاوی دارایی ترت هەبوو، سەرچاوی ئابووری ترت هەبوو، تووشی کێشە نابی و توانیت با بڵێن داهاتەکانت لە کەرتی ترا لە دەرەوە بەرهێنانی پێوکەی. بۆیە پێویستە ئەم قۆناغا ئیتر دەست پێ بکەوە گەلانی عێراق بەگشتی و کورد بەتایبەتی لەم ئەسات و مەینەتیە ڕزگار بکرێ و تەنها چاویان لە نەوتۆ نەبێت کە وتم نەوت کارتێکی بەهێزی ململانێکەرەوە یەک جەنگەکانی جیهانەوە ئێستا دەبینین جەنگی ئۆکراین رووسیا لە پشتەوە جەنگی وزەیە و دەرکردنی رووسایە لە هەژمونی لەسەر ئەوروپاوە بەرەو باکووری ئاسیا و هەندوچین و ئەوانە. بۆیە دەبینین کە وزە چه ڕۆڵێکی هەیە لە یەکلایکردنەوەی پرسە سیاسیەکانە لە جیهان. کەواتە ئەم جەنگە چ کاریگەریەکی هەبوو لەسەر ئەوروپا بەگشتی کاک ڕێبوار؟ ئێمەزانین کە ئەوەی کە هەیە بەتایبەت غازە لە ماوەکانی ڕابردووش ینی حکوومەتی هەرێم زۆر باسی لە هەناردەکردنی غازە کرد، بۆ نمونە کە
گوایە بە تایبەت هەندێک لایەن جاڕی ئەویان لە دەکەت بێتە جێگرەوەیەکی رووسیا بەڵام هەندێکی لایەنی پسپۆڕی بواری نەوت وتیان کە شتیوا مەحاڵە شتیوا ناگونجێ و ینی لە ڕووی زانستیەوە هیچ بەڵگەیەک یاخود دۆکمنتێکمان لا نییە کەواتە بابەتی غاز و کەرتی غاز کە پایەکە لە پایەکانی وزە ئەمە چ کارگەریەکی هەیە لەسەر جیهان بەگشتی بە تایبەت وڵاتانی ئەوروپا بە تایبەتی و هەروەها هەرێم لەکوێ معادلەیە ئاخۆ هەرێم غازی هەیە کە بتوانێت ناردەی بکات یاخود نا بەڵێ لە ڕاستیا پندێکی پێشیناڵێ ئەسپیان ناڵەکرد کە لە شێریش ئەیوت منیش ینی کورد توانای ئەوەی نییە کە ئێمە ئێستا خۆمان قەیرانی یا گرفتی غازمانەیە لە هەرێمی کوردستانە بۆ ماڵان باشە ئێمە خۆ خۆمان پێویستمانە پێشینانی ئێمە کە هەر دانەوێڵەیەکیان هەر بەرەمێکیان هەبوایە بەشی ئەو ساڵی خۆیان لێ خەزن نەکرد کۆگا کرد ئەو لایتریان زیادەکەیان دەفرۆشت یعنی ئێمە ئەگەر بە پێی باپیرانشمان بڕۆن بە پێی هەموو معادلێک تۆ بێ لە پێداویستی خۆت زیاد و ئەنجا بیفرۆشیت ئێمە هێشتا خۆمان پێداویستەکەمان پڕ نەبووەتەوە لە هەرێمی کوردستان بۆیە بەڕاستی ینی یاریەکی مەترسیدارە بەگشتی لەسەر غاز یا سەر وزە ئەوروپا بڵێن ئەمریکا خۆی بە خاوەنی ئەوروپا زانێەوە لە حلفی ناتوە پێکەوەن و چەندی ساڵە بە ئەوروپیەکان دەڵێت هەوڵ بدەن لەژێر هەژمونی رووسیا بێنە دەرەوە نەوت چ غاز لە وزەی ڕووسی بەڵام ئەوە بوو کە ئەوروپیەکان وەکو پێویست نیانەتوانی ئەم جەنگە لە پشتەوەی جەنگی ئۆکراین رووسیا جەنگی یەکلاکردنەوەی هەژمونی وزەیەکە ئەمریکا دەیەوێت لە رووسیا لە ئەوروپا دەکاوە توانیشی قۆناغ بە قۆناغ هێڵی سریم2 هەن 11 ملیار دۆلاری تیا سەرف کرا بوو کە لە رووسیا بۆ ئەڵمانیا بوو نەیان هێشت 1 لتر غازی پیا بڕواوە دواتر ستریمیەک و با بڵێن کەمکردنەوەی بە نەوت و وردە وردە بڕیاریان لەسەر نرخی نەوتی رووسی و غازی رووسی داوە وایان کرد کەمە کەمە هەژمونی رووسیا لەسەر ئەوروپا لادەن بەڵام ئەوروپیەکان لە هەمان کاتە تۆ سیرکە لە نرخی 1 ملیۆن با بڵێن یەکەی حراری یەکەی گەرمی لە پێش جەنگەکە لە 3 دۆلار و ئانا بوو چووە 11 دۆلار ئێستا هێنامەتە 2 دۆلار و تقریبا نیو باشە ینی ئەوروپیەکان هێندە بەهێزن تا ئێسش کە ئێستا ناوەڕاستی زستانان لە 1970 کۆگاکانی غازیان ینی لە 1970 کۆگاکانیان غازی تێدایە و نرخی غازیان لە 11 دۆلارەوە ناوە 2 نیو توانیان وردە وردە هەژمونی رووسیا لەسەر ئەوروپا کەمکەنەوە ئەمە جەنگێکە کە بە پێی پێشبینیەکان ئەڵێ لە سەرتا رووسیا سەرکەوتوو بێ بەڵام لە کۆتایە ئەمریکا رووسیا دەرەکا و بەرەو باکووری ئاسیا بۆ چین و هەند و ئانە دەڕوا و ئەوروپا بە تەواوی هەژمونی ئەمریکا شەڕی ئابووری یاخود جەنگی ئابووری یاخود ڕوونتر بڵێن جەنگی وزە لە داهاتووە حکوومەتێکی تاک جەمسەری لە جیهان دروست دەکات یاخود نا بەپێی ئەوەی کە رووسیا خاوەنی یەدەکێکی گەورەی غاز و نەوتە و دەتوانێت با بڵێن ئەگەر بە سعری کەمتریش بیفرۆشێت توانای بەردەوامی خۆیدا بەڵام بابەتەکە ئەوەیە کە مەسەلە شەڕی هەژمونە بۆ نمونە ئەوەی کە من بەدواچون کردو ئەمریکا لە کۆتایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپا و ئەمریکای لاتین و ئانە هەموو خاتە ژێر کۆنتڕۆلی خۆیەوە رووسیا دەڕوات بەرەو چین و هەند و ئانەوە چینی ژێرا وەکو رووسیا وەکو چۆن شێرێکە با بڵێن نێچی لێینەکە گرێت ئاسکێکە گرێت ئاوا نەوت و غازی رووسیا دەکەوێتە بەردەستی چین ئەو بە پێی خوازی خۆی بڕیا لەسەر نرخەکەیدا چونکە ئەمریکا نایڵێن لە ناوچێکی ترا غاز و نەوتی رووسیا بکڕێ بە ئاسانی بۆیە رووسیا تووشی شکستە بێت لە ڕووی ئابووریەوە بەدەوامیش چین هێزێکی ئابووری گەورەیە و ینی یەکێکە لە گەورەترین کڕیارانی نەوت و غاز بەتابەتی نەوت و ڕۆڵی هەیە لە بابەتەکە ینی بەم زوانە دەوڵەتێک ناتوانێت بێتە هێزی یەکلاکەرەوەی یەکەم و کۆنتترۆلی هەموو جیانکە بەڵکو ملمانەکە بەردەوام بە شەوەی کە باسم کرد و تایبەت بە هەرێمی کوردستان وەکو باسم کرد ئێمە خاوەنی 5.7 تریلیۆن مەتر سێجا غازین و ئەو غازەی کە ئێستا لە کۆرمۆر ئینتاج دەکرێت ڕۆژانە زیاتر لە 1000 تەن LPG و 500 زیاتر لە 500 ملیۆن LNG-ەکە بۆ کارەبایە و LPG-ەکە بۆ ماڵانە ئێمە هێشتاکە هەردووکیان نەبەشی کارەبا و پێداویستیەکە نەبەشی پێداویستی ماڵانەکەن و ئێمە هاواری ئەوەکەین و لایەنێک ڕاگەنێک کە ئێمە غاز هەناردەکەین بۆ ئەوروپا
باشە لە کام غاز هەنار دەکەی بەلای کەمە 3-4 ساڵە گەرەکەەوە ملیارەها دۆلاری گەرەکە بۆەوەی کە ئەو بۆریە غازە ڕابکێشێەوە ڕاکێشانی غاز با بڵێن قورسرە لە نەوت بۆیە هەم کات و هەم کولفە و هەم وردەکاری زیاترەوە هەم کوردی شێشتا ناتوانێت و بینیمان کە کورد وتی غاز هەنار دەکەم بینیمان کێڵگەی کۆرمۆر بەشی فراوانکردنەکەی بەهۆی ئەو کاتێشاوارانەوە وەستا بۆیە کورد وەکو باسم کرد ئەمە کاتێکی مەترسیداری سەربازی ئاسایشی ئابووریە و پێویستە کورد بزانێت چۆن هەنگاو دەنێت و چەندین توێژینەوە هەیە کە دەڵێ کورد ئەگەر ڕۆژان بێوێ غازە ناردەکە یەکسەر رووسیا و ئێران دێنە سەرخەت و ناڵن و بینیمان رووسیا و ئێران هاتنە سەرخەت و چیان کرد لە باشووری کوردستانە و چۆن دۆخەکەیان شەڵەقان و بەداخەوە هەر ئەگەڕێتەوەی کە سەرکرداتی سیاسی کورد و لەوانەیە کە بەتایبەتی بیر ناکەنەوە تێناگەین لە بۆعدا مەترسیدارەکانی ئەم نەوت و غاز و چۆنێتی هەنگاونان و بڕیاردان لە چارەنووسی ئەو زەی کامانە باشە بەدەر لە وڵاتە گەورە زلهێزەکان وڵاتانی ئیقلیمی چ کاریگەریشان هەیە لەسەر گۆڕانکاری ئابوووریەکان لە عێراق بەتایبەتەوەی کە پەیوەستە بە نەوت و غازەوە بەڵێ پێشتر باسی ئەوم کرد کە مەسەن بۆ منە تورکیا ڕۆڵی هەیە و ئێران ڕۆڵی هەیە و دەبینی تورکیا لەگەڵ هەرێمی کوردستانە عقلی 50 ساڵەی هەیە بۆەوەی کە نەوتی هەرێمی کوردستان کە ڕۆژانە لە ساڵی 2022 هەموو ڕۆژێک 415,000 بەرمیل نەوت لە باشووری کوردستان و گەیشتوتە بەندەری جیهان و کۆمپانیای بۆتاشی تورکی بەقەنەعەتی من کورد توانیوەتی ئیسا دەکاتەوە بەعکسەوە کورد خۆی زەرەی لە خۆی داوە ئەوەی کە تورکیا وەریەگرێت ڕێژێکی زۆر کەمە لە چاو ئەوەی کە کۆمپانیای کار لە ناو خۆی لە نەقڵەکە تورکیا نەوتەکەت بۆ ئەفرۆشێت بۆ ساغەکاتەوە و ئەشی پارێزێت و هاتووە عقدی لەگەڵ بەغا لە 1976 سێجار عقدی دوێنوێ کردەوە کە دەبێت دەوت لە کەرکووکەوە لەگەڵ عێراقا بکرێت بەڵام هاتۆ بۆریەکەی عێراقی بڕیە و بۆری کوردستانی پێوە لەحیم کردەوە نەوتی کورد دەفرۆشێەوە حەقی خۆشەتی با بڵێن ڕێژێک وەرگێنەوە نەوتەوەکو کرێی با بڵێن هەنار دەکەن لە ڕێی خاکەکەیەوە وەفرۆشتنی بەڵام ئەوەی کە کارەساتە ئێمە خۆمان کە یاسای نەوت و غاز حکوومەتی اتحادی دروست ناکات ڕەنگە حکوومەتی اتحادی بە و ڕێکار و یاسایانە ڕازی نەبێت کە دەڵێت تۆ لە ئێستا لە ڕووی ئیداریەوە سەر بە منیت پێویستە کە بەگوێکاری بن بیتیانی لە ڕاستیدا ئەوەی کە ئەو کێشەی دروستکە حکوومەتی فیدرالی خۆی بووە گەربێت و دەستوری جێبەجێکرا مادەی 111 جێبەجێکردایەوە یاسای نەوت و غازی فیدرالی دەرکردایە یاسای دابشکی داهاتنەوتەکان وە کوردی بەشداری پێ کردایە لە سۆمە و لە وەزارەتی نەوت و لە شەریکەی نەوتی نیشتوانی عێراق و کورد بەپێی ئەو دوو مادە شەریکی ڕاستەقینە بووە کورد نێتوانانی بیر لەو کاتەوە کە یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان دەرکاوە بۆری ڕاکێشێەوە تورکیا بکا بەشەری بەڵام ئەمەش پەرچەکردار بوو کە کورد بە ناچاری هات ئەم کارەی کردووە تورکیاش مستەفید بووە کەواتە تورکیا ڕۆڵی هەیە لە عێراق و هەرێمی کوردستانەوە لە لایەک ئێران ڕۆڵی هەیە کە ئەو هێزانەی کە لە عێراقن زۆربیان سەر بە ئێران و دەتوانێت بڕیاری با بڵێن قورس بداتەوە ڕێگری بکات لە بڕیارە گرنگەکان و کەواتە ئەم دوو دەوڵەتە بەتایبەتی وڵاتانی تریش ڕۆڵیان هەیە و عێراقێک نییە کە دەوڵەتێکی خاوەن سیادەی سەربەخۆ بێەوە دەوڵەتانی هەرێمی نەتوانن تحکم پێکەن بەڵکو کەوتۆتە بەردەسی ئەم دەوڵەتانەوە ئەوانش بە ئارزی خۆیان تحکم پێکەن بەپێی بەرژەوەندیان باشە لە ڕووی زانستیەوە کاک ڕێبوار کە اختصاصی خۆتان کە نەوت و غازە پاشماوەکانی نەوت و غاز ئەتواندرێ سوودی لێ ببینرێت یاخود نا بۆ نمونە لە کەرکووک ئەوەی کە نەوتەکە بۆتە مای پیسکردنی ژینگە و بڵاوبوونەوەی نەخۆشی و چوزانم کۆمەڵێک لێکەوتی نرێنی خراپ بۆ سەر تەندروستی هاوڵاتیان لە ڕووی زانستیەوە و دووکەڵ و پاشماوەی نەوت و غازی کە هەن ئەتواندرێت کە سوودێکی زانستی لێوەربگیرێت بۆ ڕیسایکلین بکرێت و دوجار بکرێتە خزمەتی هاوڵاتیانەوە لە ڕاستیدا دەرهێنانی نەوت بۆ خۆی کە با بڵێن کاریگەری لەسەر ژینگەیە بەڵام ئێماگەر سەیری یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان کەین کۆمەڵی ڕێکاری داناوە کە ئەو کۆمپانیانە بەردەوام لە ڕێی پترۆدۆلارەوە پشتیوانی ئەو ناوچانە بکەن کە نەوتی تا دەرێنێەوە خزمەتگوزاری و خەدەماتیان بۆ بکەن و ژینگەکە بپارێزێەوە ئەو شوێنانەی کە زەرمەند دەبن قەرەبوو بکرێنەوە و دەتوانرێت چەندین با بڵێن پلانی تۆکمەدا بنێ بۆی کە پشتوێنەی سەوزایی دروست کرێ و نەهێڵێت پاشماوەی ئەو نەوت و غازە تێکەڵی ڕووبارەکان و ئەو خاکەکان بێت یاسای بۆ کۆمپانیانەی کە لە بواری نەوت تایشەکەن چی کۆمپانیای ئەهلیە خۆ چ کۆمپانیای حکومی بن ئەرکیێوان بێت کە ژینگە پاک بکەنەوە پشتێنی سەوزایی دروستکەن بەڵێ
ئەگە سەیری یاسای نەوت و غازی یاریمی کوردستان ژمارە 20 ساڵی 2007 بکەین هەموو ئەو وردەکاریانەی تیا دیاری کراوە کە چۆن کۆمپانیان نەوتەکان بەرپرسیارن لە پاراسینی ژینگەوە لە خەرەبووکردنەوەی ئەو ناوچانەوە پێدانی پترۆدۆلار بۆ بژانەوەیان هەمووی دیاریکراوە لە یەکتریشەوە مەسەن بۆ نەگەر ئەو غازەی کە لەگەڵ نەوتایەتە دەرەوە کە دەبینین لە ئەمریکاش ناتوانێت کۆنتترۆلی کات چخوا جای هەرێمی کوردستانە کە لە ڕووی تەکنۆلۆژیاوە دواکەوتووە ئەو غازی LNG کە هێتە دەرەوە تەنها دەتوانێت لە نزیکترین ئەو کێڵگا محەتەی گەورەی کە هەرەبا دروست کرێت تەنیا بۆ کارەبا سوودی لێ بنێت LNG-کە بۆیە ئەنی لە ئەمریکا لەو شوێنانەی کە دوورە دەستن ناتوانرێت کارەبای لێ دروستکە تا هەنار دەکرێت بۆ شوێنی تر کە کارەباکە ینی تووشی نەبێت لە ناوچوو نەبێت بە ڕێگاکی دوور درێژ لە هەرێمی کوردستانیش تەنها ئەتوانێت ئەو غازەی کە دەرەچێت لەگەڵ نەوتەکەوە ئەبێتە دووکەڵ و ژینگە پیسەکات دەتوانن نزیکترین شوێنی ئەو کێڵگا ئەو غازە سوودی لێ وەرگێ بۆ وێزگەی کارەباوە بە پێچەوانەوە هەم ژینگەکە پارێزین و هەم ببێتە خزمەت بەڵام بەداخەوە تا ئێستا نەتوانراوەکو پێویست سوود لەو جۆرە غازە وەربگرن کە ئەبێتە دووکەڵ و ژینگەکان پیسەکات. کاگڕێوا دەست خۆش بێ بە سپاس دەکەین لە کۆتاییدا گەر سەرنجێک بابەتێک کۆمنتێکت نابێت لەسەر تەوەری بەرنامەکەمان سپاس دەکەین ئێمە. لە ڕاستیا زۆر سپاسانەکەم سپاس بۆ میوانداریتان هیوادارم چه حکوومەتی فیدراڵی و چه حکوومەتی هەرێمی کوردستان هەردوو لاوە دیالۆکی تازە دەست پێ بکەن و بتوانن یاسای نەوت و غازی فیدراڵی پەسەندکە لە پەرلەمان و بودجەدا بنێن و ڕێک بکەون و بتوانن چه هەرێمی کوردستان و چه عێراق لە پلانەکانی دژمنان و داگیرکەران بپارێزن و چیتر خەڵک دوای 100 ساڵ ئەسات و کارەسات و بینەتی بەردەوام نەبێ و بتوانن کۆتایی بۆ قۆناغە بێت و خەڵک بچێ بۆ کەناری ئارامی و ژیانێکی شەرەفمەندانە و سەربەرزانە بژیت. سوپاسانەکەم سپاس بۆ تۆ سپاس بە مەدەبوونت ماندوو نەبیت. بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەر بوون هەموو لایەکتان شاد و کامەران بن.